بڵین زمانی مەلیک من باسی مەلیش وەغم ببیلمانێ نانێک بە 6 فلس بوو کە مەلیک هاتە سەر حکوم نانەکەی کرد بە 4 فلس. حاجی عوسمان تەمەنی لەسەر و 70 ساڵەوەیە کاتێک دەستی کردووە بەنانکردن کەلوپەلیان خستووەتە ژێر پێیەکانی تاوەکو دەستی با گونک و تەنور بگات. وەک خۆی باسی دەکات لە سەردەمی مەلیکەوە کاری نانەوایی کردووە کە بە پارەی فلس نان فرۆشراوە تاوەکو ئێستا کە بە دیناری عێراقی دەفرۆشرێت بەردەوامە لە کارەکەی. ڕۆژانە زیاتر لە 13 فەردە ئار دەکەن بەنان بۆ هەر فەردەیەکیش 700 نانی لێ دروست دەکەن. من لە ساڵی 63 مناڵ بوو تەختەیان بۆدان نوێنانم کرد تا ئێستا بەردەوا بووم. ئێستا ئێمە تقریبان 13 بۆ 14 فەردە ئار دەکەم بەنان 24 سەعاتی شەکەم. فەردەیە ئار 700 نانی تیاابێ تۆ من 13 بۆ 14 بڵین 700 نانیە. گرانبوونی غاز و بەرزبوونەوەی نرخی ئارد نیگەرانی حاجی عوسمان و نانەوەخانەکانی دیکەی لێکەوتۆتەوە بۆیە گرتبوونەوە و داوای کەمکردنەوەی ڕێژەی نان دەکەن بۆ هەر 1000 دیناریی عێراقی. ئێمە زۆر دەمێکە داواکاریمان پێشکەش کردووە بە هەموو لایەنە پەیوەندیدارەکان کە ئارد و غازمان بۆرزانکەن نەهاتنە پێشەوە لەگەڵمانە هیچیان نەکرد بگرێت زیاتر گرانتریان کرد. ئارد لە ئێستا لە 42,000-43,000 غاز لە 9 وایە. ئێمە بەڵێنمان داوە ڕێژەی نان دەستکاری ناکەین ینی نان هەشتی ئەدەین بە 1000 بەڵام بەو مەرجەی ئەبێ لایەنی پەیوەندیدار ئەبێ حکوومەت یاریمی کوردستان لە کارەبا لە ڕسومات لە زەریبا لەو باجانی کە لێمان وەرەگرن لە سوتەمەنی لە هەموو ئەو شتانی گران بووە بۆ مام کاتەوە ئاستەکەی خۆی بووی ئێمە بتوانین بەرژەوەندەکانی خەڵک بپارێزین. قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانیش لەگەڵ سەرۆکی لقی سلێمانی سەندیکای کرێکارانی کوردستان و نوێنەرانی نانەواخانەکان کۆبوویەوە بڕیاردرا کە 8 نان بە 1000 دینار وەک جاران بدرێتە هاوڵاتیان و هاوکاری نانەواخانەکان بکرێت تاوەکو هاوڵاتیان و نانەواخانەکان زەرەرمەند نەبن. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.